ئازانمان لا هەرجەیەکن سڵایمەتان لەوێ بەیانیتان باش بێ بۆ هیوای هەمولایەکتان لەساق و تەندروست باش بن خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببین خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوری سەرەکیمان بۆ ئامادە کردوون لا تەورێکم سەرتاماندا باس لە مەلەکردن ئەکەین لە وەرزە جیاکاندا بزانین لە گەڵ و هاتنی وەرزی سەرمادا و وەرزی زستان تا چەند خەڵکی خوازیاری مەلەکردن دەکەن لە هەمان کاتیشدا باس لە سوودەکانی مەلەکردن دەکەین ئەو کەسانی کە ئەیانەوێت فێری مەلەکردن بن پێویستە سەرەتا چی بکەن لە هەمان کاتیشدا تا چەند گرنگە ڕۆڵی ڕاهێنەرەکان لە ناو مەلەوانگەکان بۆ ئەوەی کە هەر لە حاڵەتێکی نەخوازراودا دەست بەجێ فریای ئەو کەسانە بکەون کە ئەگەری توژبوون بە خنکانیان هەیە ئەمە تەوری یەکەمان دوا بەدوا چینە سەر تەوری دووەمە لا تەوری دووەماندا باس لا بەروبوومی کشتتوکاڵی یەکەین بزانین لەم ساڵدا بەروبوومی کشتتوکاڵی لە چ ئاستێکدایە لەم ساڵدا چەند بەروبوومی کشتتوکاڵیمان هەیە و ئەو بەروبوومانە کامانن کە زۆرترین ڕێژیان هەبووە لەم ساڵدا لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین وەک ئەزانین زۆر بەمان بینیمان لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو بەروبوومانی لەلایەن جوتیارانەوە بەرهەم هێنرابوون هەمویان فڕێدران و جوتیاران زەرێکی زۆرگان کردبوو ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە حکومەت چی بکە بۆ ئەوەی کە ئەو بەروبوومانە ساخ بکاتەوە لە بازاڕ و لە هەمان کاتیشدا هەناردەی دەرەوەیان بکات ئەمەش تەوری دووەمان دوا بەدوای ئەوە چینە سەر تەوری سێمان لا تەوری سێماندا باس لە نەشتەرگەری قەڵەوی ئەکەین لە ئێستادا خەڵکی خوازیاری ئەم جۆرە نەشتەرگەریانن ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چ کەسێک هەیە پێویستی بەم نەشتەرگەریانە بێت و لە ئەو کەسە پێویستە کێشی چەند بێ بۆ ئەوەی کە ئەم جۆرە نەشتەرگەریانە بکە و لە دوای ئەوەش باس لەوە دەکەین کە مەکەکانی ئەم جۆرە نەشتەرگەریانە چین و کەسانەشی کە ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەکەن تا چەند گرنگە کە ئاگیان لە خواردن و شێوازی ژیانیان بێ بۆ ئەوەی کە ماکەکانی لەسەر ئەو کەسە دەرنەکەوێت ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببین بەڵازانم هەروەکوتمان لا تەوریەکەم و سەرەتاماندا باس لە وەرزشی مەلەوانی ئەکەین بزانین بە پێی وەرزەکان تا چەند خوازیاری مەلەکردنی هەیە خەڵکی و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە ڕاهێنەرەکان لە ناو مەلەوانگاکاندا هەبن بۆ ئەوەی کە هەم هاوڵاتیان فێری مەلەکردن بکەن و هەمیش لە حاڵەتی نەخوازراودا گیانی هاوڵاتیان ڕزگار بکەن بۆ مەبەستەش مامۆستا بەناز جەمال ڕاهێنەری مەلەوانی و خانوێک لە بوارە جیاکاندا بە شێوەیەکی ڕاستە و خۆم میوانمانە مامۆستاگیان سڵاو لێبێ بەیانی باش بێت چاوەکەمی سوپاسی هەم ئێوەی بەڕێزەکەم کە میوانداریتان کردم من بەناز جەمال محەممەد پسپۆرم لە بواری هوەری وێنەکێشان و مەلەکردندا یعنی خۆم مامۆستای هوەری وێنەکێشانە وەزائیدەن ئەوە مامۆستای ڕاهێنەری مەلەوانی سەرکەوتوبی مامۆستای چاوەکەمی بەڕێزی سوپاس مامۆستا با سەرتا باسێک لە وەرزشی مەلەکردن بکەین بزانین بەچی ئەوترێت مەلەکردن مەلەوانی بە چالاکیەکداندێ چالاکیەکی چێژبەخشە بۆ هەموو کەسێک و هەروەها بە شێوازێک بەکاریەکە هەم بۆ چێژی خۆت هەم بۆ ئۆلۆمپیک لە جیهاندا بەکارێنی بۆ پێشبڕکێ بۆ کاری پێشبڕکەی مەلەوانی هەموو یەکێک لە ئێمە پێویستە ئەمە بکات وەکو ڕێخستنێکی ڕۆژانەی خۆی مەلەوانی بزانێت و یەکێک بێ لەو چالاکیانەی کە بۆ خۆشی و چێژی خۆی بەکاری بێنێ زۆر باشە مامۆستا بزانین مەلەکردن چەند جۆری شێوازەکانی مەلەکردن 4 جۆرمانەیە مەلەی سربەستمانەیە ئەمە لە ناو خۆمانە پێوترێ باسکە مەلە پشتە مەلەمان هەیە سنگە مەلەمان هەیە پەپولە مەلەمان هەیە بەڵام لە ناو خۆمانە بەڕاستی کە ناوی ئەهێنرێ ناوترێ سنگە مەلەیە پەپولە مەلە ئەوترێ مەسەلە بۆ قەمەلەیە سەگە مەلە بەم شێوەیە ناوێنرێ بەڵام خۆی لە زانستیە مەلەی سەربەست پشتە مەلە پەپولە مەلە سنگە مەلە ئەم 4 جۆر مەلەیەمان هەیە زۆر باشە مامۆستا بە پێی وەرزەکان مەلەکردن تا چەند ئاگۆڕێ بۆ نمونە ئێستا ئێمە بەرەو وەرزی زستان ئەڕۆین تا چەند خەڵکی خوازیاری مەلەکردنیان هەیە یاخود لە وەرزی زستاندا مەلەکردن کەم ئەبێتوانێت وەڵاهی خۆی لە زستانە مەلەکردن باشترە تا لە هاوینە بەڵام ئێمە ڕاهاتوین لەبەر گەرما و چێژی خۆمان زیاتر لە هاوی ناچین بۆ مەلەوانگەکان بەڵام بەڕاستی لە زستانە ئیسفادەی زیاترە بەنیسبەت کێشەوە کێشێکی زیاتردا ئەبەزێنیت یعنی خەڵکی لای ئێمە لە زستانە کەمتریە بۆ مەلەوانی بەڵام ئاساییە تۆ گەر پلەی گەرمی ئاوەکە ڕێک بخرێ لەگەڵ مەلەوانگەکە و کەشێکی ئارام و خۆش بێت ئاساییە زستان و هاوین لە چ وەرزێکایت پلەی گەرمی ستاندارە ئەتوانی بێت
ئەین هیچ کێشەیەکی نییە بگرێت لە زستانە باشترە مەلەکردن تا لە هاوینە. زۆر باشە. مامۆستا ئەگەر کەسێک خوازیاری فێربوونی مەلەکردنی هەبێت بێتە لای ئێوە سەرتا ئێوە چی بۆ ئەکەن؟ من وەک خۆم بەڕاستی زۆر یارمەتی ژنانی شارەکەم ماوە. خۆم گروپێکی مەلەی گەورەم هەیە یارمەتی زۆرێک لە ئافرەتەکانم ماوە کە بە سعرێکی زۆر کەم زۆر مناسب فێرم کردوون. یعنی گوێم نەیاوەتە هەنێ حاڵەتی هیلاکی. ڕاستە من شتێکم وەرگرتووە لە بری ئەوەی کە فێریکەم بەڕاستی بەڵام ئەوە زۆر شتێکی کەم بۆ لە چاوەوەی کە لە جێگەیەکی کە فێرەکرێت. من وەکو ئاماژەم پێیا گروپێکی گەورەم هەیە لە سنتەرێکی سلێمانی مەلەوانگەی وەرزشی های کلاس لەوێ ڕۆژانە من نەفەرم هەیە. یعنی زۆر سوپاسیانەکەم لە بەڕێوبەر هەتا کارمەند هەر هەمویان کە یارمەتیان ناوم من کە نەفەرە بەم یارمەتیمەیان لە داشکانی نەفەرەکانم کە ئەچنە ژوورەوە. یعنی داشکانێکی چاکم بۆ ئەکەن زۆر بە سعرێکی مناسبەیان کە نەژوورەوە زائیدانەوەی ئەگەر فێرکردنی بێ من خۆم فێریانەکەم. فێرکردنەکەش چۆنە مەسەلە هەفتەی 4 کەس وەرەگرم کۆرسی ئێمێ لەو هەفتەیە فێرکردنەکەی فێرەکەم و ئەنجامێم و بەتاوەتی لەو هەفتەیە بەتاوەتی فێریەکەم. زۆر باشە. مامۆستا فێرکردنی منداڵان ئاسانترەیە خۆت کەسانی گەورە؟ ئەو پرسیارە زۆر جوان بوو. فێرکردنی مناڵ لەوەچێ کارێکی قورس بێ هەوڵ بەڵام لە دوایە زۆر ئاسانیە بەدەستەوە یعنی زۆر ئاسان فێرە بێ. جاری وا هەبوو من مناڵیان بۆ هێناوم بڕوا ئەکەی یعنی دایکی بە زۆر کردوێتی ئاوەکە لە دوایی یا مەلەوانێکی لێ دەرچووەش یعنی شتی وا کەمە لەبەر ئەوە یعنی ئەبێ تۆزێت وریای مناڵبی تۆ ئەتوانی گەورەکە بەجێبێڵیت هەنێ ڕێنمایی بیت و بەجێبێڵی بەس ناتوانانی مناڵەکە بەجێبێڵی بۆیە ئەبێ زۆر بە وریایە و فێریکەی. من خۆم لە تەمەنی 5 ساڵ بەرەو سەرفێریەکەم لەبەرەوەی مەلەوانگەکانی ئێمە لە 1 مەترەوە دەست پێکات تۆ مناڵی خوارد 5 ساڵ ناتوانێت بەڕاستی بەژنی ئەوەیە ناتوانێت قاچی با لە عەرز و فێر بێ. بۆیە بەڕێی من مناڵەکە ئاسانتر فێرە بێ. زۆر باشە. مامۆستا زۆربەی کات لە کاتی مەلەکردندا باس لە ترس دەکرێت. ئەگەر کەسێک هات و ترسی هەبێت کاریگەری لەسەر مەلەکردنەکەی چۆن ئەبێت؟ زۆر ئاساییە. یعنی ئەو کەسانی کە یێنە لای من یەکەم شت ئەڵێ ئەترسم من وەک خۆم یعنی بەس لە ڕاهێنەری کە ناکەم زۆر ئاساییە لام بە مەرجێک یەک مەرجم هەیە حەزی لە مەلەکردن بێ. یعنی حەز گرنگە ترس ئاساییە چونکە نییە نەترسێل ئاو کەم کەس یعنی مەگەر لە مناڵەوە چوو بێتە ئاو ڕەهات بێ ئەمەیان جیاوازە بەڵام ترس ئاساییە یعنی ئەبێ خۆی یەکەم شتی فێرکردنی مەلەوانی ئەوەیە کە ترسی بشکێنی. زۆر باشە. ئەو ترسە بەچی ئەشکێت مامۆستا؟ ئەو ترسە سەرەتا ئاشنایەکەی بە ئاوەکە ئەیخەیتە ئاوەکە تۆزێ هەنێ یاری هەیە لە ئاوەکە لەگەڵیا ئەەکەی ئەگەر گەورە بێ یا مناڵ بێ یعنی فەرق ناکات چونکە بەڕاستی ئاو چێژێکی تایبەتی خۆی هەیە هەنێ یاری هەیە مەسەلە لەگەڵیاکەی دوای ئەوە کە زانی ترسی لە ئاوەکە شکە اینجا ڕێخستنی هەناسەی هەناسەی ڕێگەخیت و اینجا دوای ئەوە کارەکانی کێ لەگەڵا ئەنجام. مامۆستا ئەگەر کەسێک هاتە لای بەڕێزت بۆ فێربوونی مەلەوانی نەخۆشی هەبوو ئایا پێویستەکە بە تۆ بڵێت کە ئەو نەخۆشیە هەیە بۆ ئەوەی کە تۆ ئاگادار بیت؟ بەتەکید ئەبێ بیڵێت چونکە بەڕاستی هەنێ جار هۆکاری ئەوەیەکێکە لەو پرسیارانە کە هۆکاری خنکان لەوە ڕوەیە کە تۆ کەسەکە هەنێ نەخۆشی هەیە و نایڵێ ئەبێ بیڵێت ئەبێ باسیکە بڵێ من ئەم نەخۆشیم هەیە پێشتر ئەو کەسە ئاگادار بکاتەوە بۆیە بەڕاستی چاوێکی زیاتری لێ بێ و زیاتر گرنگی پێ بێکمان. لەو کاتیا تۆ ئەگەر فێری ئەو کەسانم بکەی کە نەخۆشیان لەگەڵایە چۆن مامەڵیان لەگەڵاکەیت؟ مامەڵە لەگەڵ نەخۆشیە بۆ نمونە هەنێ کەس نەخۆشی شەکرەی هەیە هەنێک کەس نەخۆشی دڵی هەیە ئەمانە جیاوازن لەگەڵ ئەوەی یەکێ نەخۆشی دوور بێ فێی هەبێ یا ئەمانەی هەبێ ئەمە جیاوازە چونکە ئەوەی نەخۆشی شەکرەی هەبێ و دڵی هەبێ بە هێواشتر لەگەڵی ئەڕۆی یعنی بەو سەریعیەی کە لەگەڵ یەکێکی بڵێن ئەوەی کە نەخۆش نییە لەگەڵی ئەڕۆی لەگەڵ ئەمە هێواشترە ڕۆی چونکە بەڕاستی هێزی ماسوولکەی ئەم کەمترە لەوەی یەکێکی ساخەیەتی بۆیە ئەبێ بە هێواشی لەگەڵی بڕۆی. زۆر باشە. مامۆستا جیاوازی مەلەکردن لە نێوان گۆما و زەریاکان لەگەڵ مەلەوانگەیە ئەمە بزانم تا چەند جیاوازیان هەیە ئەو کەسەی کە لە مەلەوانگاکان مەلە ئەکات و مەلە ئەزانێت مەرجە لە ناو زەریا و گۆماوەکاندا مەلە بزانێت؟ وەڵاهی مەلەکردن
ئەبێ بڵین لە گۆم و دەریاچەکانە زەریاکان تۆزێ بڵێ لە گۆم و دەریاچەکانە دەریاچەکان مەلەوانی خۆی ئەوێ چونکە تۆ لە مەلەوانگە قوڵی و پانی ستاندارە بێکمان ئەو هیلاک نابی بەڕاستی یعنی هیلاکیکی وای نایە بەڵام لە گۆم و دەریاچەکاندا بەڕاستی تۆ نازانی قوڵی چەنە پانی چەنە یعنی درێژی چەنە نازانی چۆنە بۆیە ئەبێت مەلەوانی باشی خۆی بوێت گۆم و دەریاچەکان هیلاگەبی لە ناوەڕاستە هەناسە و پێنامێنێ بۆیە ئەو کەسانی کە لە مەلەوانگە بڵین مەلە ئەکەن ئاگاداری خۆیان بن لە گۆم و دەریاچەکان زۆر کەسمان بینیوە ئەڵێ مەلە ئەزانی و خنکە ینی بەڕاستی تۆ لە ناوەڕاستی ئاوەکە هەناسە و پێنامێن یا هیلاکە بیت ئەمە فەرقی هەیە لەگەڵ مەلەوانگەیە کە تۆ ئاوەکەی ڕوونە و پانی و درێژی ستاندارە زۆر هیلاک نابی فەرقی زۆرە زۆر باشە مامۆستا بەڕێزت باست لەوە کرد کە زۆر کەس هەیە وتێتی مەلە ئەزانم و بەڵام کە چۆتە ناو ئاوەکە خنکاوە زۆربەی کات ئەوانشی کە بۆ ڕزگارکردنی چوون ئەوانیش خنکاون هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمانیش لە مەلیان نەزانی و یاخۆ تەکنیکەکانی ڕزگارکردنی ئەو کەسە هەڵە ئێمە ساڵانەیەکێتی مەلەوانی کوردستان خولەکاتەوە یەکێک لەو خولانە خولی ڕاهێنانی ڕزگارکردنی نێودەوڵەتی بەڕاستی ئێمە خولێکیان بۆ کردینەوە سەبارەت بەوە یعنی ئەبێ تەکنیکەکانی بزانی ئەبێ بچیتە ئەو خولانەوە یعنی ئەمە هەروە کارێکی ئاسان نییە تۆ بتوانانی یەکی ڕزگارکی بە تایبەت کە تۆ ئەچی بۆ کەسێک نابێ بە هیچ شێوەیەک لە پێشەوە بۆی بچی ئەو کەسە ئەو گرێت ئەو خنکێنێ مەسەلا شتی کەڕ و ئايات تۆش مەلەوانی بەیشەوە ئەخنکی بەعکسەوە ئەبێت یا لە ژێرەوە بۆی بچی بۆ کەسەکە یا لە پشتەوە بیگری یا بە شێوازێکی کە شێوازی کەمان زۆرە دەسەخەیتە سەر سنگی و خۆت پاڵەخەیت و ئەوی ژەهێنی تەملاوە و پێی ئەڵەی وردە وردە ئەڵەی مەترسە و من ڕزگاریەکەم بۆیە پەلەقاژێنەکە و زۆر خۆی قورس ناکە زۆر باشە مامۆستا جۆری ئاوەکە تا چەند گۆڕانکاری بەسەر مەلەکەیە ئاهێنێت بۆ من ئەگەر ئاوەکە سارد بێ گەرم بێ کامیان باشترە بۆ مەلەکردن وەڵاهی ئەبێت پلەکەی بگۆڕێ لەگەڵ ڕۆژە یعنی نابێت بۆ نمونە تۆ لە زستانە پلەی گەرمیەکەی بە پێی کات 27 ینی ئەگەر من بڵم 29 ئەوانە لەوە چێ گەرم بێت خاوت بکاتەوە لە هاوی نابێ پلەکەی لە 20 ئەوانەیە بێ یعنی فەرقەکات یعنی کات بۆ کات فەرقەکە لە زستانە پلەی گەرمی فەرقەکە لە هاوی نافەرقەکە لە وەرزەکانی کە فەرقەکە بۆیە ئەبێت بە پێی ڕێخستنی ئەو وەرزە تۆ پلەی گەرمی ئاوەکە دانێ زۆر باشە مامۆستا لە ڕووی کلۆرەوە ئەمەوێت بزانم کە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر لە شولاری ئەو کەسانی کە مەلە ئەکەن تا چەند زیانی هەیە بۆیان پێویستە کلۆرەکە چەند بێت بۆ ئەوەی کە ئاوەکە ئاوێک بێ شیاو بێ بۆ مەلەکردن طبعاً ئێمە ئاو دوو مادەی تێکرێ کلۆری تێکرێ و پیئچی تێکرێ ئەم دوانە زەرری نییە بۆ بڵین کەسەکان کە ئەچنە ئاو بەمەرجێ بە پێی حەدی خۆی تێ بکرێ بۆ نمونە تۆ کە کلۆری تێکەی لە 1 بۆ تا 1.5 عیبی نییە بەم شێوازە یا کە پیئچی تێکرێت لە حوت بەرەو سەر 7.5.6.7 بۆ شێوەیە ئەبێ حەدی خۆی تێ بکرێت زیاتێکردنیشی خراپە بەڕاستی هەنێ حاڵەتی مەسەلە چاوسورکردنەوە و لەشخورانەوەها ئەوانە ڕۆیە لە ڕێگەی ئەمانەوەیە بۆیە دائیمەن ئەو بڵین حەجمانە ستاندارە یعنی ئەوە نیە بڵێ وەڵا زیایتی ئەکا کەمی تێکە ئەوە خراپە نابێت زۆر باشە مامۆستا باسێک لەوە بکەین کە بوونی ڕاهێنەر تا چەند گرنگە لە ناو مەلەوانگاکان ئێوە تا چەند گرنگە کە ژمارەتان زۆر بێ بۆیە لە هەر حاڵەتێکی نەخوازراوە فریای ئەو کەسە بکەون کە خەریکە ئەخنکە و گیانی ڕزگار بکەن بوونی ڕاهێنەر یان چاودێر ئەوە زۆر زەرورە لە مەلەوانگەکانە ئێمە دوو جۆر مەلەوانگەمان هەیە بەڕاستی مەلەوانگەمان هەیە ئۆلۆمپی و نی ئۆلۆمپی ئۆلۆمپیمان هەیە 25 بە 50 بەڕاستی ئەمە یعنی لەوە جاری وا بێ بڵم 3 کەس 4 کەسی بوێ بۆ سەرپەرشتی کردن بەڵام مەلەوانگەمان هەیە نی ئۆلۆمپی یعنی 25 بە 12 نیوە ئەوەیان دوو کەسی بەسە یعنی ڕاهێنەر و چاودێرێکی بەسە بۆیە شێوازەکان جیایە یعنی بوونی زۆر زەرورە ئەبێ لە یەک جێگەشە ڕانەوەستن یعنی شوێنەکانیان فەرقی هەبێ یەکێکیان مەسەلە لە ناوەڕاستە یەکیان لەو سەرە بۆیە سەرپەرشتی
هەموو ئاوەکە بکەن و چاویان لە خەڵکەکە بێ. زۆر باشە. مامۆستا کاتێکی دیاری کراو هەیە بۆ مەلەکردن بۆ نونە ئەو سەعات مەلە بکرێت بۆی هەم کەسەکە هیلاک نەبێ هەمیش سوودی لێ ببینێت؟ بەڵێ مەلە بەڕاستی ئەگەر تۆ مەلەی تاواتی بکەیت ئای بە تاواتی مەلە بکەیت یا خۆت مەشغوڵ نەکەی سەعاتێ بۆ سەعات و نیوەکە بەستە بەڕاستی. چونکە مەلەکردن وەکو وەرزشی کە نییە هیلاکە بی بەڕاستی کێشێکی خۆی هەیە ئەو قورسە تۆ ئەگەر بە تاوەتی لە ئاوا مەلە بکەی سەعاتێ بۆ سەعات و نیوە کیفایەتە بەسە. زۆر باشە. ئەی مامۆستا گۆڕینی ئاوەکە پێویستە چەندێک جارێک ئەو ئاوە بگۆڕێ بۆ ئەوەی کە زیان لێبێ بۆ کەسانی مەلەکەن؟ ئێمە ئاوەکە فلتەری تایە یعنی ئەگەر نەشگۆڕێ ئاساییە چونکە فلتەرەکە بە 24 سەعات خەریکی پاکردنەوەی ئاوەکەیە. یعنی ئەو ئاوە وا لەیەکە کە زۆر ڕوون زۆر پاک زۆر هەموو مەلەوانگەیەک وایە هەموو مەلەوانگەیەک لە یەکێتی مەلەوانی کوردستانەوە دانراوە کە بە شێوازێکی ڕێک و پێک تا مەلەوانگەکە بەو شێوازێکە ئەوانەیانەوێت دانەنرێت بەڕاستی ناکرێتەوە چونکە ئەم فلتەرانە ئیشیان ئەوەیە ئاو پاکەنەوە بە 24 کاتژمێر ئەوان ئاو پاکەنەوە. زۆر باشە. مامۆسابوونی جاکوزی و ئەو حەمامانی کە لە ناو مەلەوانگاکاندا هەن ئەمە بزانم تا چەند گرنگە بۆ کەسانی کێن مەلەکەن؟ بەڵێ وەڵی زۆر گرنگە لەبەرەوەی هەنێک کەسمانێت نەخۆشە بە تایبەت دێت بۆ ساونا و جاکوزیەکەی ئەی بە تایبەت دێ بۆ ئەوانە بۆیە ناڵم لایەنێکێتی مەلەوانی کوردستانەوە ئەو ڕێنمایانە ئەیرێ کە کاتێ مەلەوانگە دروستەکرێ ئەبێ پابند بن بۆ ڕێنمایانە یەکێک لەوانە مەلەوانگەی مناڵانیە بێت تیابێ جاکوزی تیابێ ساونای تیابێ ژووری هەڵمی تیابێ حەمامی تورکی تیابێ ئەمانە لە مەلەوانگەکە نەبێت ڕێگە نایەن کە بکرێتەوە بەڕاستی. زۆر باشە. مامۆستا لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆنادا تا چەند گرنگە مەلەوانگاکان زوو بە زوو پاک بکرێن و تاقیم کرێن بۆ ئەوەی کە کەسانی یەنە ئەوێ لەم نەخۆشیە بە دوور بن؟ زۆر زەرورە لەبەرەوەی هەر لە هەموو مەلەوانگەکان تکا ئەەکەم من لە مەلەوانگەکە خۆمەوە زۆر سوپاسیانەکەم کە هەموو ڕێنمایەکیان جێبەجێ کردووە هەر لە دەرەوەکەی تەژوورەوە تاقیمدانراوە لۆکەرەکان تاقیمەکرێت هەموو شوێنەکان تاقیمەکرێت هیوادارم هەموو مەلەوانگەکان ئەو شێوازە پابند بن بەو شێوازەوە کە لەم کاتیان نەخۆشی هەیە و کەسەکان ترسیان نەبێ لە هاتن بۆ مەلەوانگە و هەروەها ئاویش کلۆری هەیە بەڕاستی کلۆری ژێکێکە لەوانەیە کە خۆی لە خۆیان پاکەرەوەیە بۆیە ترسێکی وای نییە بەڵام ئەبێ ئاگاداری مەلەوانگەکان بین ئەوانیش بە شێوازێکی تەندروست پێشوازی لە خەڵکەکە بکەن. زۆر باش. ئەی ئەرکی ئەو خەڵکە چیەکەێنە ناو مەلەوانگاکان و مەلەکەن پێویستە چی بکەن بۆ ئەوی لەم نەخۆشیە بە دوور بن؟ بە هەمان شێوە چۆن ئێمە ئەڵێن ئەوان ڕێنمای تەندروستی پارێزن ئەمانیش بە هەمان شێوە پێویستە پێشتر باری تەندروستی خۆی بزانێت کە نەخۆش نییە بەڕاستی چونکە یەکێک نەخۆش بێت بۆ ئەوانی کەش کاریگەری هەیە بەڵێ بەڵام تەسەور ناکەم ئەگەر یەکێک نەخۆش بێتە مەزبەح چکە ناتوانێت مەزبەح هیلاک دەکە تا ئێستا یعنی شتی وای ڕووی ناوە گەرێکە نەخۆش بوو بێ هات بێ. ئەی لە ڕووی دوورکەوتنەوە لە کەسەکانی ئەوێ تا چەند گرنگە تا چەند گرنگە ماوەی نێوانیان زۆر بێت بۆ ئەوی کە تووشی ئەم نەخۆشی بۆ ناو ئاو وەکوتم مەلەوانگە ئەبێ بە پێی ستانداری کەسەکان بێنە ئاوە یعنی نابێ قەرەباڵغ بێت بەبێ ئەوەی نەخۆشیش بێت نابێ ئەگەر ئەو کەسە زانی مەلەوانگەی قەرەباڵغە ئەبێ ڕێگە نەیە بڵین صاحبی مەلەوانگەکە بیکا بە بەش بەژانی بڵێ تۆ ئەم مەسەلە ئەم 12 کەسە لە ئاوا بێ دوای 12کە بێن بەڵام ئێستا وابزانم قەرەباڵغی کیوانیە لە مەلەوانگەکانە باشە یعنی قەرەباڵغ نییە. زۆر باشە. مامۆستا زۆربەی وەرزشەکانی سەر لە ناو ئاوا کرێن بۆ نمونە ئەیرۆبیک و ئەمانە ئەمە بزانم ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر لە شولاری و کەسانی مەلەکەن و ئەوانشی کە وەرزش ئەەکەن تا چەند گرنگە لەگەڵ یان مەلەش بکەن؟ بەڵێ بۆ هەموو کەس نەک بۆ وەرزشەوان بۆ هەموو کەس تکا لە هەموو کەسێکی بەڕێزەکەم هەر لە مناڵێەوە یعنی نەک بۆ نەخۆشی ئیجبار بکرێ بێتە مەلەوانگە مەلاکردن شتێکی زۆر باشە وەرزشێکی زۆر باشە یعنی بڕواکەی بۆ تەندروستی مرۆڤ یەکاویەکە یعنی کارێکی زۆر باشە ئەگەر بتوانێت هەر لە مناڵێەوە مناڵی خۆی فێرکایە خۆی زۆر لە پێشتر فێر ببێ و بتوانێت بێ بۆ مەلەوانگە ئەوانەی وەرزشەکەن هەنێک کەس زۆر قەڵەوە بۆ نمونە خۆی داگرێ باشە
سیرەکەی جسمی شل بۆتەوە. ڕاستە. ئێمە لەش ئیشی یەکێکە لەو ئیشانەی کە جسم تونگاکاتەوە ماسوولکە بەهێزەکە. بۆیە لەگەڵ ئەوەیە کە تۆ هاتی بۆ وەرزشکردن زۆر زەرورە هەفتەی 2 ڕۆژ بێتە مەلەوانگەش لەبەر ئەوەی جسمە تونگ بێتەوە و کێشەی ئەوە دەمێنێ کە شل ببێت. باشە. ئەمە ساڵکو دوامین پرسیارم حەزەکەم بزانم لە کێوە بەڕێزت ئەزمموی ڕاهێنەریت هەیە. من خۆم پێم ڕاگەاندی خۆم مامۆسای هوەری وێنە کێشانم. بەڕاستی حەزێکم بۆ دروست بوو کە لەوەی بچمە ئەم بوارەوە ئەویش بەوەی کە مەلەوانیم شکر لەخوا بە زیابێ باش بوو. حەزم کرد بچمە بوارەکانی بەشداریکردن لە خولی فێربوونی مەلەوانی وەکو ئەیبینی 3 بڕوان ئامەشم داناوە. لەخوا بە زیابێ هەموویم بەسەرکەوتوی تێپەڕ کردووە. بۆیە تقریبی 6 بۆ 7 ساڵە من لە بواری فێرکردنا ئیشەکەم. یعنی کەسانێکی زۆر بەڕێزم فێر کردووە و ئەو کەسانی من بناسن ئەزانن کە چەند فێرکردنی من چەند بە ئاسانی فێریەکەم چەند بە جوانی فێر ئەبێ. چاوەکەمی زۆر بەڵێ سپاس بۆ مامۆستا بەناز جەمال ڕاهێنەری مەلەوانی و خانمێک لە وارەجیەکان کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو. وەڵا ئەزانم هەروەکوتمان لاتەوەری دوماندا باس لە بەروبوومی ناوخۆیی دەکەین زانین کە ئاستی بەروبوومە ناوخۆیەکان لەم ساڵدا چۆن بووە و ئەو بەروبوومانە چین کە لە ئێستادا زۆر بەرهەم هاتوون لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە جوتیاران بازارێکیان هەبێت بۆ جوتیاران بازارێکیان هەبێت بۆ ساکردنەوەی بەروبوومەکانیان و حکومەت ئەرکی چیە و جوتیارانیش خۆیان ئەرکیان چیە. هەر بۆ مەبەستەش بەڕێز حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کوشت و کاڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک حسێن سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. سەرتا ئەمەوێت بپرسم لەوەی کە ئایا بەروبوومی ئەم ساڵ لە چ ئاستێکدایە؟ بەڵێ زۆر سپاس بەیانی بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش. سپاس بۆخوا ئەم ساڵ ئەتوانم بڵێم بەڕادەیەکی باش بەرهەم زۆر بوو و لەو وەرزەی کە لە مانگی 56ەوە کە ئیتر وەرزی پێگەشتنی بەرهەمی ناوخۆیە تقریبەن هەتا کۆتاییەکانی مانگی دەش لە سەرجەم عەلوەکان لە هەرێمی کوردستان بەشی زۆری سەوزەکان و بەشێکی میوەکان هەمووی بەرهەمی ناوخۆ بووە. مامۆستا ئەمێ بزانم کە لەم ساڵدا کام بەروبوومە زۆرترین بەرهەم هاتووە لەلایەن جوتیارانەوانەیە. بەڵێ وەکو ئاماژەم پێە ینی لەو کاتەی کە بەرهەمی ناوخۆ پێگەشتووە سەرجەم ئەو بەرهەمەکان بەرهەمی ناوخۆ بووە هەر لە تەماتە لە خەیار لە بیبەر تەمان بە هەموو جۆرەکانیەوە کوولەکە باینجان شووتی کاڵاک پەتاتە هەموو ئەوانە بەرهەمی ناوخۆ بووە. واوەی کە ئێمە با بڵێن بۆ بزەبت وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بەرهەمی زۆر لە سەوزەکانە خەیار و تەماتە بەرهەمێکی زۆرمان هەبووە بە تایبەتی بەرهەمی خەیار تقریبەن تا دوای مانگی 11ش ئەوەی کە لە عەلوەکانە هەبووە هەمووی بەرهەمی ناوخۆ بووە و تەماتە بە هەمان شێوە تا ڕادەیەکی باش بەرهەم هەبووە لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوانەشا بەرهەمی پەتاتە ئەتوانم بڵێم لەگەڵەوەی هەنگاوی باشنراوە لە بواری بەرهەمێنانی پەتاتە و ئیم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەتوانم بڵێم بەشی زۆری سەوزەکان بەرهەممان زیاتر بووە لە ساڵانی ڕابردوو و وەکو باسم کرد ئەو بەرهەمانی کە وەکو باسم کرد پەتاتە و تەماتە و خەیار و لە بواری میوەکانیشە هەنجیر و هەنار و ئەوانە بەڕادەیەکی باش بەرهەم هەبووە و ئەوەی مای دڵخۆشی ئەم بەرهەمانە ساڵانە ڕوو لە زیادیە. بەڵێ کاک حسێن ئەمەوێت باس لەوە بکەین لەم ساڵدا جوتیاران لە تۆڕە کۆمەڵاتیەکان بینیمان زۆربەی ئەو بەروبوومانی کە بەرهەمیان هێنابوو فڕیان ئەدا. ئەمێ بزانم ئەمە تا چەند لەم ساڵدا زیان بەر جوتیاران کەوتووە و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ ئێمە مەوسمی بڵێن بەشێکی بەهار و هاوین و بەشێکی پاییزیش
تقریبا وەرزی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆیە. ئەم بەرهەمانە لە هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە ئەم بەرهەمانە پێگەن و بەیەکەوە دێنە بازاڕەکان. بۆیە خستنە ڕوو زیاتر ئەبێ لە خواستی هاوڵاتیان، بۆیە بێتە هۆی دابەزینی نرخ و لێکەوتەی گازندەیی و گلەیی جوتیارانی لێ دەکەوێتەوە. ئەوەی خاڵێکی سەرەکیە پێویستە ئاماژەی پێبێنەوەیە کە بازاڕەکانی ئێمە تا ئێستا بە شێوەیەکی سەرەکی اعتیمادمان لەسەر بازاڕی خۆمان، ینی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق بووە. لە بەشێک لەو وەرزەدا کە پێگەشتنی بەرهەمی ناوخۆیە بە هەمان شێوە لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش بەرهەمەکان پێ ئەگەن. بۆیە ئەوانیش بە هەمان گرفتی ئێمەوە دەناڵێنن، ینی بۆیە نرخەکان دابەزێەوە دەبێتە هۆی گلەی و گازندەی جوتیاران و بێگومان ئەوە حەقی خۆیانە لەبەرەوەی کە ڕەنج و ماندووبوونێکی زۆر ئەدەن هەر لە تۆکردنەوە هەتا پێگەشتن و تا کۆکردنەوەی تا دێنە بازاڕەکانەوە بە نرخێکی گەم. بەڕاستی ئێمەش ئازارە چێژین بەو حاڵەتانە. بۆیە ئێمە لە ئێستادا بیرمان لەوە کردوێتەوە کە چۆن ئەمە چارەسەر بکرێ، بە دوو ڕێگا چارەسەرەکرێ. یەکێ لە ڕێگەکانەوەیە کە ئێمە هەوڵ بین تەنها اعتیماد نەکەینە سەر بازاڕەکانی خۆمان و بازاڕەکانی شارەکانی هەرێمی کوردستان، بەڵکو ڕێگەی تر بدۆزینەوە بۆ بازارکردن لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. و ئێستا ئەتوانم بڵێم هەنگاوی سەرەتایین راوە بۆ بوارە پشت بخۆ بە دڵسۆزان لە ساڵانی داهاتوو ئەمە ببێ بە پرۆسە. بێگومان ئەمەش کۆمەڵێک گرفتمان لە بەردەمایە بۆ ئەم حاڵەتە. یەکەمیان ئەوەیە کە ئێمە بڵین لەسەر ڕووبار و دەریامان نییە کە لێەوە بەرهەمەکان لە ڕێگەی دەریاییەوە بڵین بەرهەمەکان هەناردە بکەین، کە ئەماگەر لە ڕێگەی فڕۆکەخانەوەمانەوە بێ کلفەیەکی زۆری ئەچێتە سەر. ئەمە یەک. خاڵی دووەمەوەیە کە هەموو بەرهەمێکە تۆ هەناردەی وڵاتانی ئەەکەی پێویستە چەند بڕوانامەیەکی لەگەڵا بێ، لەوانە بڕوانامەی تەندروستی. ئەم بڕوانامەیە بە پێی قانون و دەستور دەبێت لە مەرکەزەوە ئەم بڕوانامەیە بدرێ. بۆیە ئێمە ئێستا لە هەوڵداین لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق کە ئەم بابەتە چارەسەر بکەین و لە هەماهەنگی داین بۆی کە ئەوان هیچ نەبێ ئەگەر ڕێگە بە خۆشمان نەدەن ئەو بڕوانامەیە بین بە بازرگانان بۆ هەناردەکردنی بەرهەمەکان لە هەرێمی کوردستان لە هەولێر یان هەر پارێزگایەکی تر نووسینگەیان هەبێ بۆی کە بە ئاسانی بۆ کەمکردنەوەی ڕۆتین ببێتە هاندەرێک بۆ ئەو بازرگانانە. و تقریبا هەندێک هەنگاوی باشمان بڕیوە و بەنیازین لەو ماوەیەکی زوودا لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق کۆ ببینەوە و یەکێک لەو بابەتانەی کە قسەی لەسەرەکرێ ئەم بابەتەیە. خاڵێکی تر کە پێم خۆش ئاماژەی پێبەم مەسلەی بە پیشەسازیکردنی بەرهەمەکانە، ینی وەکو لە قوتونان وەکو وشکردنەوە هەم بۆ بەرهەمەکانی سەوزە هەم بۆ بەرهەمەکانی میوە وەکو مڕەبا و شەربەت و وشکردنەوە و وەکۆی لە هەنار دروستەکرێ مەسە ڕبە هەنار و هەموو ئەوانەی کە دەتوانرێت بە پیشەسازی بکرێ. ئێمە ئێستا خۆشبەختانە لێک تێگەشتێکی باشیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم و ژمارەیەک پرۆژەش ڕاگەیەنراوە بۆ ئەو بابەتە و هەندێک پرۆژەش ئێستا لە جێبەجێکردنای وەکو ئاشکرا لای هەمووان. ساڵی پار ئێمە دوو کارگەی دۆشاوی تەماتەمانەیە بەداخەوە بۆ کۆمەڵی هۆکار لە ساڵانی ڕابردوودا لە کار کەوتبوون. پارکە ئەو گرفتە دروست بوو بۆ بەرهەمی تەماتەی جوتیاران بە هەوڵ و هیمەتێکی زۆری وەزارەتمان کارگەی دۆشاوی تەماتەی شارە زوور لە پارێزگای هەڵەبجە کەوتەوە کار. نزیکەی زیاد لە 5,000 تەن تەماتەی لە جوتیاران وەرگرت و ئینشاڵا بۆ ئەم ساڵی داهاتووش کارگەی دۆشاوی هەریریش دەکەوێتە ئیش و هەوڵمان داوە وەکو نێوەنگیری وەزارەتمان لەگەڵ خاوەن کارگەکان و جوتیاران بۆ ئەوەی کە گرێبەستێک دروست بکرێت لە بینی جوتیاران و ئەو کارگانە بۆی بەرهەمەکانیان بدرێت بە بەو کارگانە. ئەوە بەنسبەت تەماتە بەنسبەت هەموو بەرهەمەکانی تریشەوە. بڵێ کاک حسێن ئەمێت
پێش ئەوەی باس لە هاوردەکردی بەربوومەکان بکەین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان باسێکت لە بازاڕ ناوخۆیەکان بکەین تا چەند بازاڕ ناوخۆیەکان بوونەتە هۆکاری ساختکردنەوەی بەربوومی جووتیاران حکوومەت چی کردە بۆ ئەوەی کە بتوانێت لە بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستاندا بەربوومەکان ساکاتەوە پێش ئەوەی بیان نێرێتە دەرەوەی هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان وەکو باسم کرد لەو وەرزە بەرهەمەکان هەمووی پێگات و دێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئێمە بۆ ئەو مەبەستە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانە ساڵانە ئێمە ڕۆژنامی کشت و کاڵیمانێ بە پێی ئەو ڕۆژنامەیە یەکسەر ئەو بەرهەمانە قەدەغە ئەەکەین هاوردە بکرێ یان باجی ئەخرێتە سەر بە پێی بەرژەوەندی جووتیاران و بچان بە چ ڕێکارێک دێمە دەتوانین پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین. بۆیە ئەو لیستە ئامادەکەین و ئاگاداری هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەین بۆ ئەوەی کە هاوکارمان من لە جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەوە توانم بڵێم خاڵێکی سەرەکیە بۆ ڕێکارێکی سەرەکیە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ و لەگەڵەوە وەزارەتمان بەردەوام بە دوواداچوونەکە بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەم ڕێکارانە هەرچەند بەداخەوە زۆر جار لێرە و لەوێ بە شێوازی نایاسایی یان بە خۆتزیینەوە لە باج یان زۆر جار لە شارەکانی تری عێراقەوە بە ناوی بەرهەمی ناوخۆ هەندێک بەرهەم دێتە هەرێمی کوردستانەوە ئەوە دەبێتە کێشە و گرفت بۆ بەردەمێمە. بۆیەوە وەزارەتمان بەردەوام لە چەندین کەناڵەوە ڕۆژانە بە دوواداچوونەکەین و زۆر جار بە هاوکاری تەمەن لایەنە پەیوەندیدارەکان لە ئیدارەی پارێزگاکان هەڵمەتمان کردووە بۆ دەست بەسەراگرتنی بەرهەمی قاچاق بە بۆچوون ئێمەوە تاوانێکی ئابووریە کاتێکە تۆ بەرهەمی ناوخۆت پێدەگا و لە پێداویستی خۆت زیاترە بەرهەمی وڵاتانی دەرەوە بێت بە تایبەتی لەم کاتەدا ئاشکرایەکە دراوی وڵاتانی دراوسێ بە شێوەیەکی زۆر بەرچاو بەهاکانیان دابەزیوە بۆیە ئەمە بێتە هاندەرێک بۆ کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی پەرست کە ئەو بەرهەمانە هاوردە بکات کە نرخێکی زۆر کەم دەکەوێت لەسەریوە بێتە گرفت و کێشە بۆ بەرهەمی ناوخۆی جووتیاران. زۆر باشە. کاکسێن لەم ساڵدا بینیمان کۆمەڵێکی زۆر فستیڤاڵی بەربوومەکان کرایەوە لە هەرێمی کوردستان و فستیڤاڵی هەناریش هەبوو لە شاری هەڵەبجە. ئەمە بزانم کە بوونی ئەم فستیڤاڵانە تا چەند گرنگە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگەی ئەم فستیڤاڵانەوە بەربوومەکان ساخت بکرێتەوە. بەڵێ ئێمە وەکو وەزارەت بەردەوام پێداگریمان کردووە لەسەر با بڵێن سازدانی ئەم بۆنە و ڤیستیڤاڵانە و لە ساڵانی ڕابردووش ئێمە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ئیداری گەرمیان ئەم ڤیستیڤاڵانەمان جێبەجێ کردووە بەڵام بەداخەوە بەهۆی ئەم قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە کاریگەری گەورەی کردە سەر جێبەجێکردنی ئەم چالاشیە. بەڵام سەرڕای ئەوەش بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ چەند ڤیستیڤاڵێک کرا بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجاوە لە پارێزگای سلێمانی. ئەمانە کۆمەڵێ خاڵی ئەرێنی زۆر گەورەیان هەیە. یەکەم ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ خۆی دەبێتە بۆنەیەک و ڤیستیڤاڵێک بۆ کۆکردنەوەی خەڵک و سەردانیکردنی خەڵک لە ناوچە جیاوازەکانی ترەوە بۆ ئەو پارێزگایە بۆ ئەو ناوچەیە کە وەکو بابەتێکی گەشت و گوزاری. دووهەم ئەبێتە هۆی ساختکردنەوەی بەرهەمەکان ڕاستەوخۆ لە بەرهەمهێنەوە لە جووتیارەوە بۆ دەستی هاوڵاتی کە هەردوو لا قازانجی لێبینن. هەم هاوڵاتی بە نرخێکی هەرزان دەستیەکەوێت هەم جووتیاریش کۆمەڵێ کرێی گواستنەوە و عملەی بڵێن کرێی عملەی ئەلوەکانی لێنادا. خاڵێکی ترەوەیە کە دەبێتە هۆکارێک بۆ کۆبوونەوە و یەکترناسینی ئەو جووتیارانە بە کە بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم جووتیاری سەرکردن جووتیاری نمونەیین کە ئەمە دەبێتە لینکێک بۆ پەیوەندیکردن لە نێوانیانە بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕاکانیان بەرهەمەکانیان و ئەمە لە خاڵێکی تریش کە پێویستە ئاماژەی پێبم دەبێتە بۆنەیەک بۆ ئەو پارێزگایە کە چەندین خەڵک سەردانی ئەکەن و دەبێتە هۆی حرەکەیەک لەو شوێنە بنیسە چێشخانەکان گەراجەکان هەموو ئەمانە بەڕاستی سوودی لێبینن. بۆ ئێمە
پژگیریەکی تەواو ئەەکەین لەو فیستیڤالانە و کۆمەڵی خاڵی ئەرێنی زۆر هەیە هیوادارین لە ساڵانی ئایندەدا زیاتر پەری پێ بدرێەوە. ئێمە بەرنمەیەکمان هەبوو بەداخەوە بە حکمی و ڤایرۆسی کۆرۆنا و ئەمانە نەمانتوانی جێبەجێکەینەوەش کە بازاڕی میلی بکەینەوە هەتا لە ناو شارەکانە یەکسەر جوتیاران لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆ یەکسەر بێنە ئەو بازاڕە میلیانە وەکو چۆن لە وڵاتانی پێشکەوتوو هەیە ڕاستەوخۆ بەرهەمەکانیان بفرۆشن بە کڕیاران. ئەمەش هەر بۆ خۆی دەبێتە چالاکیەک و بێگومان هاوڵاتیانیش بە شێوەیەکی گشتی لێی سوودمەند دەبن. بۆیە ئەمە خاڵێکی زۆر ئەرێنیە و چالاکیەکی زۆر گەورەیە و ئێمە گرنگی زۆری پێدەین وەکو وەزارەتی کەوتوکاڵ و سەرچاوەکانیە. بەڵێ کاک حسێن تا چەند گرنگە کارگەی لە قوتونان لە زۆربەی وڵاتەکاندا ئەم کارگانە بوونیان هەیە ئەگەر هاتوو بەرەبوومەکان لە خۆیان زیاد بوون لە قوتو ئەنرێن. لە هەرێمی کوردستان تا چەند ئەم کارگانە بوونیان هەیە و چی کراوە بۆ ئەوەی کە ئەم کارگانە بوونیان هەبێت ئەگەر هاتوو بەربوومی جوتیاران ساغ نەکرایەوە لە قوتو بنرێت. بەڵێ بێگومان وەکو سەرەتا ئاماژەم پێدا ئەوەیەکی کە لە ڕێکارەکان بۆ ساکردنەوەی بەرهەمەکان و دۆزینەوەی بازار بەداخەوە ئێمە لە ڕابردوودا ینی ئەم بابەتە وەکو لە ئاستی ئەتوانم بڵێم لانی کەمی پێداویستیش نەبووە بەڵام ئێستا و بەتایبەتی لە کابینەی حکوومەتی هەرێم زۆر بە گرنگیەوە لەم بابەتە دەڕوانرێ و وەکو وەزارەتیشمان بەردەوام جەختی لەسەرەکەینەوە. ئێستا ژمارەیەک پرۆژە هەیە بۆ نمونە ژمارەیەک کارگەی چپسی پەتاتە هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە بەردەوام لە پەیوەندی داین لەگەڵیانە بۆ ئەوەی کە دەبێ ئەم کارگانە بەرهەمی ناوخۆ بەکاربێنن بۆ بەرهەمی چبس و بەرهەمی فینگەری پەتاتە و چەندین دانیشتمان بۆ سازاون لە نێوان خاوەن کارگەکان و جوتیاران بۆ ئەم بابەتە و لە یەک دوو ساڵی ڕابردوودا بەشێک لە بەرهەمەکانیان کە پیشەسازیان پێوە کردووە بەرهەمی ناوخۆ بوون. بەڵام ئێمە طموحمان زۆر لەوە گەورەترە کە هەموو ئەو بەرهەمانی کە بەکاری دێنن بەرهەمی ناوخۆ بێ ئەوە بەنسبەت چپسی پەتاتە وەکو باسم کردەوەی دۆشاوی تەماتە و ئێستا ژمارەیەکی زۆر 6 کارگەی زەیتی زەیتونەیە کە بەرهەمی زەیتونی خۆمان دەکا بە زەیت و ژمارەیە کارگەی تریش هەیە بۆ بەرهەمەکانی تر. بۆیە ئێمە بەردەوام لەسەر هێڵین بۆ ئەو بابەتەوە ژمارەیەک پرۆژەی قارچک هەیە لە هەرێمی کوردستان. ئێستا ئێمە پەیوەندیمان لەگەڵا کردوون کە هەوڵ بن تەبان ئێمەوە چەند ساڵێکە هاوردەکردنی قارچک بە هەموو شێوەک قەدەغەیە لە بەرەوەی بەرهەمی ناوخۆمان ینی لە خۆشمان زیادە و دەچێتە شارەکانی تری عێراق. بۆیە ئێستا داوامان لێ کردوون کە تەنانەت قارچک کە ئەکرێتە قوتووەوە کە زۆر جار لە ڕێستۆرانتەکان و بەتایبەتی لەو ڕێستۆرانتانەی کە قارچک بەکاردێنن خۆیان لە قوتووی بنێن و بەڵێن ئێوەیان پێدا ناوین کە ئەو گارگانەش دروستکەن لە پاڵ پرۆژەکانیانە. بۆیە زۆر گرنگە هەموو ئەوەی لە قوتونان ئەوەی شەربەت ئەوەی مرەبا دۆشاو بوشکردنەوەی بەرهەمەکان کە ئەمەش بۆ خۆی ئێمە دەبینین ینی ساڵانە بڵێن بڕێکی زۆر لە بەرهەمی وشکراوە وەکو هەنجیر و قەیسی و ئەمانە لە دەرەوە دێنرێکە ئیتر لای خۆمان ئەم بەرهەمانە بە پیشەسازی بکرێ. بێگومان هەر کاتێ جوتیار دڵنیا بوو لەوەی کە بازاڕی هەیە بەرهەمەکانی ساغە بێتەوە ڕوبەری کێڵگەکانی زیادەکە و زیاتر دڵخۆشە بێ پێی و خەڵکی تری وە بەرهێن زیاتر ڕوەکەنە کەرتی کشت و کاڵ. بۆیە ئەمە یەکێکە لە فاکتەرەکانی کە بێتە هۆی گەشەپێدان و پێشکەوتنی کەرتی کشت و کاڵ لە هەر وڵاتێکە. زۆر باشە. کاک حسێن با باسێک لە جوتیاران خۆیان بکەن. تا چەند گرنگە جوتیاران کۆمەڵ و ڕێکخراوی تایبەت بە خۆیانیان هەبێت بۆی لە کاتی بوونی هەر کێشەیەک بە کۆمەڵ و لە ڕێی ڕێکخراوەکانەوانێ دەنیان بگەنە لایەنی پەیوەندیدار و داوای مافەکانی خۆیان بکەن. بەداخەوەمە یەکێکە لە گرفتەکان لە هەرێمی کوردستان کە جوتیاران بە شێوەی پێویست خۆیان ڕێک نەخستووە. ئێمە هەتا لە یاسای وەزارەتمان یاسای ژمارە 6 ساڵی 2010
یەکێک لە بڕگەکان یا مادەکان ئامانجەکانی وەزارەتمان دروستبوونی کۆمەڵە و ڕێکخرا و گروپی تایبەتە بە جووتیاران. بۆیە ئێمە بەردەوام جەخت لەسەرەکەینەوە لە کۆبوونەوەکانمان لەگەڵ جووتیاران کە هەوڵ بدەن کۆمەڵە و ڕێکخرا و بە خۆتان دروستکەن بە پێی ناوچەکانتان بە پێی بەرهەمەکانتان. ئێمە زۆر جار بابەتێک هەبووە کێشەیەک هەبووە کە داوامان کردووە نوێنەری جووتیاران بێن بۆی کە لەگەڵیان دابنیشین. یعنی کاتێک کە ئەو جووتیارەیەت ئەگەر لە پرۆسەیەکی دیموکراسیە نەبوو بێت بە نوێنەرایەتی بڵێن جووتیارانی مەمتیقەکە ڕەنگە وەکو یەک حسابی بۆ بکەین. بەڵام کاتێک کە تەمسیلی نوێنەرایەتی کۆمەڵە و ڕێکخرا و گروپێکەکە یا ناوچەیەکەکە ئێمە وەکو ئەو ناوچەیە تەماشایەکەین. زۆر جار ئێمە پێمان وتون هەر کاتی ئێوە توانیتان ئەمە بکەن ئێمە لە بڕیارەکانی خۆمانە بەشداریتان پێەکەین کە ببن بە قاعیدەی بڕیار لە وەزارەتی ئێمە. تقریباً چەند بڵێن هەنگاوێکن راوە لەو بابەتە، بەڵام بەداخەوە زۆر کەمە لە ئاستی پێویست نییە لە ناوچەکانە. بۆیە بە فرسەتی ئەزانم کە لەم کەناڵەی بەڕێستانەوە کە داوا لە جووتیاران بکەن بە پێی ناوچەکانیان بە پێی جۆری بەرهەمەکان کۆمەڵە و ڕێکخرا و بە خۆیان دروستکەن و بتوانن پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیان بکەن و ئێمەش بەڵێن ئەدەین کە هاوبەشیان پێەکەین لە کۆبوونەوەکانی خۆمانە لە کاتی هەر بڕیارێک کە تایبەت بێ بە بەرهەمەکانی ئەوانەوە یا بە ناوچەکانی ئەوان. زۆر باشە. کاک حسێن وەکو دوامین پرسیارم ئەمێت باسێک لەو بکەین کە ئەرکی حکومەت چییە لە بەرامبەر بەربوومی جووتیاران و ئەرکی جووتیارانیش خۆیان چین تا بتوانن بەربوومەکانیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و لە دەرەوەش ساخ بکەنەوە. ئامانجی سەرەکی وەزارەتی ئێمە یان کاری سەرەکی وەزارەتی ئێمە دابینکردنی ئاسایشی خۆراک. دابینکردنی ئاسایشی خۆراک لە ڕێگەی دوو کۆڵەکەوە دێتە دی. یەکەمیان گرنگیدان بە بەرهەم و زیادکردنی بەرهەمە، دووهەمیان چۆنێتی ساختکردنەوە و پاراستنی بەرهەمی ناوخۆیە. ئەمە کاری سەرەکی ئێمەیە و لە ساڵانی ڕابردوودا بەردەوام هەوڵمان ناوە ئەم ئەرکەی خۆمان جێبەجێ بکەین وەکو ئەرکێکی سەرەکی وەکو ئەرکێکی استراتیجی. بەداخەوە زۆر جار ئێمە تووشی کۆمەڵەیە گرفت و کێشە بووین وەکو ئاماژەم پێدا. بۆیە لە ڕێگەی ئەو ڕێکارانەوە کە باسم کرد دەتوانین بەشێکی زۆری ئەم ئامانجانە بەدی بێنین. بێگومان ئەوەش تەنها بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ناکرێ. ئێمە وەزارەتێکی خەدەمین. هەر سیاسەت و استراتیجێک کە وەزارەتێک یان لایەنێک دای ئەڕێژێ تەنها بە خۆی جێبەجێ ناکرێت ئەگەر وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتە جێبەجێکارەکان وەکو وەزارەتی دارایی، بەڕێوەبەراتی گشتی گومرگ، وەزارەتی ناوخۆ، ئاسایش، ئەم لایەنانە هاوکارمان نەبن لە جێبەجێکردنی ئەو بڕیار و سیاسەتانی کە ئێمە دەری ئەەکەین. بۆیە زۆر گرنگە ئەتوانم بڵێم تقریباً تێگەشتێکی باش دروست بووە لەو بابەتە و تێگەشتون کە ئەمە تەنها ئەرکی وەزارەتی ئێمە نییە، بەڵکو بێگومان ئەو وەزارەتانش کە ئاماژەم پێە هەمویان دەبێ هاوکار و هەماهەنگ بن بۆ جێبەجێکردنی ئەو سیاسەت و پلانی ئێمە دایانین. ئەوە بەنسبەت ئێمەوە بەنسبەت بێگومان کەرتی تایبەتی ڕۆڵێکی گەورە ئەبینێ لەم بابەتە بۆ دروستکردنی ئەو پرۆژانەی کەرتی تایبەت، مەسەلەی گەنجینەی ساردکەرە، مەسەلەی کارگەکانی بە پیشەسازیکردنە، سایلۆکانە، هەموو ئەمانە کەرتی تایبەت دەتوانێت دەورێکی گرنگ ببینێەوە. ئەوەی دەمێنێتەوە سەر جووتیاران، بێگومان جووتیارانی ژوک و باسم کرد دەبێ خۆیان کۆمەڵە و ڕێکخراوی بە تایبەت بە خۆیان هەبێ و پلانیان هەبێ و بزانن. ینی بۆ نمونە ئێمە نزیکەی 24-25 خانووی پلاستیکیمان هەیە. بۆ نمونە باسی ئەماکەم مەرجنی ئەم خانوانە هەمووی مەسەلەن بکرێت بە یەک جۆر بەرهەم یا دوو جۆر بەرهەم. دەبێت ینی تەنەوە بکرێت لە بەرهەمێنانی بەرهەمەکانە، ینی بۆ ئەوەی کە بەرهەمێک زۆر نەبێت لە پازاڕەکانە و بەرهەمێک کەم بێ. ئەمە زۆر گرنگە و ئێمە لەسەر هێڵین لەگەڵ جووتیاران و کۆمەڵەیەک هەیە بە ناوی کۆمەڵی گەشەپێدانی خانووی پلاستیکی بەسپاسەوە هەوڵ و ئەرکی زۆریان کێشاوە و هەوڵ ئەدەین کە هەموو بڵین بەرهەمەکانی تریش بە هەمان شێوە کۆمەڵە و ڕێکخراوی خۆیان هەبێ بۆی کە
بتوانین لێک تێگەشتن دروستکەین و هاوکار و هەمانگی یەکتر بین بۆ جێبەجێکردنی ئامانجەکان. دەستخۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون، سوپاس بۆ زانیارەکان، بەڵێ سوپاس بۆ بەڕێز حسێن حەمەدکەریم وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ کا بەشێکی ڕاستەوخۆ لا وەزارەتی کشتتوکاڵەوە لەگەڵمان بوو لا هەولێر. بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی دەستڕنگینیمان هەیە بابەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لە بەرنامەی دەرزەڕەنگینی ئەمڕۆمانە فێرکاری ئەم گۆرانە بەشەکەم لەگەڵتانە. ڕاستە لە بازارە جۆر و شێوازی گوارە زۆرن، بەڵام هەندێک جار وا خۆشترە سەلیقە و دەزڕەنگینی خۆمان بێ ئەو پارچانەی کە بەکارهێنین و بۆ دروستکردنی ئەم گوارەیە پێویستمان بە پارچەی کریستاڵە بێت و لەم جۆرە کریستاڵە کە بەم شێوازە هەیە و بۆ دروستکردنی ئەم گوارانە پێویستمان بم پارچە کریستاڵە هەیە و ئەم شێوازەیان کە ئاوا لەسەر مەتر هەیە بەم شێوازە دروست کراوە و دەرزی و دەزوومان پێویستە و ئەم پارچە قماشەش تاوەکو ڕاگیری بکەین لەسەری پارچەکان. ئێستا من بۆ ئەوەی قایمتر بێ تۆزێک چەسپم بەکارهێناوە و پاشان ئەم کریستاڵە لەسەر قماشەکە ئەدورین. بەم شێوازە کریستاڵەکە لەسەر پارچە قماشەکەیان ئەدورین تاوەکو ڕێکوپێکتر و تون و تۆڵتر بێت. پاشان کە دووریمان بەم شێوازە ئاگاداری ئەم دەزوانە بن زوو گرێ دروست دەکات. پاشان ئەم کریستاڵەی تریان بەکارەهێنین کە بەم شێوازە هەیە لە بازارە، هەر ڕەنگ و شێوازێک بێ بە دڵی خۆتان ئەتوانن بەکاری بێنن. من لێرە حەزەکەم ئەم دوو ڕەنگە بەکاربێنم و بیگونجێنم لەگەڵ یەکە. پارچە پارچە ئەیدورین تاوەکو دەوری کریستاڵەکە پڕ ئەکاتەوە، بەڵام پێویستە زۆر بە ئاگاداریەوە بیدورن. ئەم شێوازە تاوەکو کۆتایی بەردەوامە بین. ئەم نقێمە کە بە دەوری کریستاڵەکەیە ئەیکەیت. ئێستا من ئەمڕۆ حەزەکەم ئەوە نەبێ گوارەکەم بچووک بێ و زۆر گەورە نەبێ، بەڵام تۆ بەدڵی خۆ ئەگەر حەزە کرد گوارەکە و گەورەتر بێ ئەتوانین چەند ڕیزێک لەم کریستاڵیان نقێمەی بە دەورا بکەیت و گوارەکە گەورەترە بێت. ئێستا من هەر ئەم حەجمەم پێویستە، حەز ناکەم گوارەکەم زۆر گەورە بێ. قماشەکە ئەبڕین کوتم هیچ زایەکی پێوە نەبێت لە دەوری کریستاڵەکان تا ئیشەکە جوانتر دەرچێت. جوان جوان پارچە قماشەکەی ئەبڕین. پاشان کە پارچە قماشە زیایەکەمان لێ کردەوە لە دەوری کریستاڵەکە، ئەم پارچەی بەکارەهێنین کە بۆ گوارە ئەبێت بەچەسە پێوەیەکەین، دوای ئەوە گوارەکەمان ئامادا بێت بۆ بەکارهێنان. ئەم شێوازە کەمێک چاوەڕێکین تا چەسپەکە وشکە بێتەوە. ئەمە شێوەی کۆتایی گوارەکەمانە. ئەمەیان من پێشتر دروستم کردبوو، حەزم کرد کەمێک حەجمی گەورەتر بێ، ئەمەیان بچووکترە. هیوادارم بە دڵتان بێ ئەوش لە ماڵەکانی خۆتانە دووبارەی بکەنەوە.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوین هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لا نەشتەرگەری قەڵەوی دەکەین زانین کێن ئەو کەسانی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدەن لە ئێستادا تا چەند داخوازی لەسرە تا چەند ئەم جۆرە نەشتەرگەریانە زیادی کردووە لە هەمان کاتیشدا باس لە جۆری نەشتەرگەریەکانەکەین و کەسانی کە قەڵەون تا چەند بەپێی جۆرەکەی ئەگۆڕێ لە هەمان کاتیشدا باس لە ماکەکانی ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەکەین تا چەند پێویستە ئەو کەسانی کە قەڵەون وەرزشکردن ئەنجام دەن نەک ئەم نەشتەرگەریانە هەر بۆ بەستەش دکتۆر بەختیار ئیسماعیل پسپۆڕی نەشتەرگەری گشتی باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە دکتۆر گیان سڵاو لەوێ و بەیانیت باش باش زۆر سپاس بم دیدار بە خێر هاتیت دکتۆر با سەرتا باسێک لە نەشتەرگەری قەڵەوی بکەین زانین مەبەستمان لە چییە؟ طبعا نەشتەرگەری قەڵەوی لە بیدایەتی ساڵی 90ەکانە دروست بوو بۆ حاڵەتانەی کە گەیشتونەتە مەرحەلەیەک لە قەڵەوی کە مەترسی دروست دەکات بۆ ژیانیان یان ئەبێتە هۆی نەخۆشیە کوشندەکان. بەڵێ دکتۆر ئەمە بزانم کە ئەم نەشتەرگەریە چەند جۆری هەیە؟ بەنسبەت نەشتەرگەری قەڵەویەوە چەند جۆرێکە هەر لە جۆری سادەوە کە دانانی باڵۆنە هەتا قەرزکردنی مەعیدە یان نوعی قورستر کە بەستنەوەی مەعیدێ بە ڕیخۆڵەوە. زۆر باشە. دکتۆر ئەمە بزانم کە ئەو کەسانی ئەم نەشتەرگەری ئەنجام ئەدەن پێویستە کێشیان چەندێک بێت بۆ ئەوەی کە بتوان ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەن. بەڵێ بۆ بڕیاردان لەسەر نەشتەرگەری قەڵەوی ئێمە هاوکێشەیەکمان هەیە پێوترێت BMI بۆدی ماس ئیندێکس ئەمە بریتە لە کێشی و کەسە چەند بێت بە کیلۆگرام لەسەر باڵای بە مەتر دووجە. ئەمە بڵێن کێشی و کەسەمان بۆ دیاریەکات بە شێوەیەکی گشتی 18 هەتا 25 ئەمە بە کێشێکی ئاسایی دانرێت 25 هەتا 30 ئەمە کێشی زیادە بەس نەگەشتە قۆناغی قەڵەوی 30 بۆ 35 قۆناغی یەکەمی قەڵەویە 35 بۆ 40 قۆناغی دوم 40 بۆ 50 قۆناغی سێم 50 بۆ 60 قۆناغی 4. زۆر باشە. دکتۆر کەسێک کێچە لای ئێوە ئەگەر هاتوو نەخۆشی لەگەڵا بوو بە تایبەت نەخۆشیە درێژخایەنەکان ئێوە ئەو نەشتەرگەری بۆ ئەنجام ئەدەن یاخود ئەنجام ئەدرێت و پێویستە ئەو کەسە ئاگای لە خۆی بە یاخود ئێوە کۆنتترۆلی نەخۆشیەکەی بکەن؟ بە شێوەیەکی گشتی هەموو نەشتەرگەریەک ئێمە پێشەوەی کە بڕیاری نەشتەرگەریەکە بین ئەبێ بڵێن ئەو شیکارایەنی کە زەڕورە بۆ کەسە بیکەین یعنی بڵێن شیکارەکانی هەمووی گونجاو بێت مەترسی دروست نکات بۆ بەنجە بۆ نەشتەرگەریەکە ئەو کاتە ئێمە بڕیاری نەشتەرگەریەکەی. زۆر باشە. دکتۆر لەبەر ئەوتم نەخۆشی شەکرە درەن برینەکانیان چاکە بێتەوە ئەمانە شمول ئەکەن ئەم نەشتەرگەریانە بکەن؟ نەخۆشی شەکرە ژۆک و هەموو نەخۆشی درێژخانەکان ئەبێ کۆنتترۆل بکرێت لەلایەن پزیشکی هەناویەوە پزیشکی بەهۆشکاریەوە کەی زانیمان بڵێن حاڵەتەکەی بە شێوەیەکە کە مەترسی کەمە بێتەوە بۆ بنج نەشتەرگەریەکە و کاتە بڕێت کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بە کۆنتترۆلکراوی نەخۆشیەکان ئەتوان ئەم نەشتەرگەریانە ئەنجام خۆی نەخۆشی شەکرە بە تایبەتی جۆری دووەم یەکێکە لەو هۆکارانەی کە ئێمە نەشتەرگەری قەڵەویەکەی بۆیە بۆ یەکەین بۆی کە بڵێن کەمتر پێویستی بە چارەسەر بێت یان یەکێکە لە چارەسەری نەخۆشی شەکرە بە تایبەتی زۆری دومی. دکتۆر ئەمە بزانم لە ئێستادا تا چەند داخوازی لەسەر ئەم جۆرە نەشتەرگەریانە هەیە و هۆکارەکەی بۆ چیەکەڕێتەوە؟ نەشتەرگەری بڵێن قەڵەوی ئێستا بۆ بە چارەسەرێکی سەردەم لەبەرەوەی لەگەڵ پێشکەوتنی و کۆمەڵگایە نسبەتی قەڵەوی زیادی کردووە لە ئەنجامی بڵێن سەرقاڵی مرۆڤەکانەوە گرنگی نەدان بە خواردنی تەندروست خێرا خواردن لە خێرا نان خواردن و کەمتر گرنگیدان بە وەرزش. زۆر باشە. دکتۆر ئەو نەخۆشیانەی کە قەڵەو تاکات ئەمانە چی؟ ئەمانش ئەتوانن کە ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەن بێجگە لە خواردن؟ بێگومان ینی هۆکاری بڵێن ئەو کەسانی کە قەڵەوە بن ئەبێ پێشەوەی کە ئێمە بڕیاری نەشتەرگەریان لێبین شیکاری پێویستیان بۆ بکەین بزانین هیچ هۆکارێک لە پشتی دروستبوونی و نەخۆشیەوە هەیەیانە چکە هەندێک نەخۆشی کوێرە گلان تێوەکو ئەو نەخۆشانە کە پەیوەندی بە پەریزادەوە هەیە
یان نەخۆشیەکانی پەیوەندیان بە هێلکەدانەوە هەیە ئەمانە هۆکارێکن بۆ قەڵەویە گەر بێت و چارەسەری و حاڵەتانە بکرێت چارەسەری قەڵەویەکە کرێت و ناگاتەوەی کە پێویست بە نەشتەرگەری بکە. زۆر باشە. دکتۆر ئەگەر کەسێک بیاوێت ئەم نەشتەرگەریە ئەنجام بدات بێتە لای ئێوە ئامۆژگاریتان چی ئەبێت بۆ کەسە سەرتا ڕێنماییتان چی ئەبێت ئایا سەرتا باسی نەشتەرگەرێکی بۆ ئۆکەن و مارکەکانی و لیتی ئەگەێنن کە ئەم نەشتەرگەریە چۆنە؟ هەموو نەخۆشیەکێت بۆ لامان ئێمە بە گوێرەی قۆناغی قەڵەویەکەی بڕیارەین لەگەڵ ئایا ئەو نەخۆشیانی کە لە ئەنجامی قەڵەویەکەەوە تووشی بووە وەکوتم لە سەرەتای دروستبوونی قەڵەویا بە تایبەتی قۆناغی یەکەم و دووەم ئەگەر بێت و هیچ نەخۆشیێکی تری نەبێت لەگەڵ قەڵەویەکە زۆربەی کات بە ڕێنمایی گۆڕینی ستایلی خواردن وەرزشکردن یا هەندێک جار لەوانەیە پێویست بە نەشتەرگەری سادە بکە وەکو دانانی باڵۆن بەس ئەو بڵێ نەخۆشانی کە لە مەرحەلەی دوی قەڵەویان بە تایبەتی بۆتە هۆی ماک لەسەری وەکو شێواندنی جونگەکان یان دروستبوونی نەخۆشی شەکرایان دروستبوونی نەخۆشی فشاری خوێن بڵێن لەگەڵ مەرحەلەی سێ و بەرەوسەرەوە ئەوە پێویستی بە نەشتەرگەری قەڵەوی. باشە. دکتۆر ئەو کەسانی کێنە لای ئێوە خۆتان جۆری نەشتەرگەری قەڵەویەکەی بۆ دیاری ئەکەن یاخود ئەو کەسە خۆی دیاری ئەکات لەو سێ جۆرەی کە بەڕێزت باست کرد؟ طبعاً نەخۆش وەکو ئێمە شارەزایی لە شێوەی نەشتەرگەریەکانە نییە ئێمە بە گوێرەی مەرحەلەی قەڵەویەکەی بڵێن گفتوگۆ لەگەڵ ئەو نەخۆشایەکەین و کام نەشتەرگەر گونجاو بێت بۆ مەرحەلەی قەڵەویەکەی بڕیاری لەسەرین. زۆر باشە. دکتۆر تەمەن یاخود ڕەگەز تا چەند کاریگەری هەیە لەسەر کردنی ئەم نەشتەرگەریە؟ بە نسبەت ڕەگەزەوە هیچ پەیوەندی نییە بەڵام بە نسبەت تەمەنەوە بڵێ یعنی عاتەن لە خوارد تەمەنی 15 ساڵ یان لەسەر و 6 ساڵەوە کەمترم نەشتەرگەریان ناکەن لەبەرەوەی ماکەکانی نەشتەرگەریەکە زیاترە وەک لە بڵین ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەریەکە. زۆر باشە. دکتۆر سەرسا باست لە جۆرەکانی نەشتەرگەری قەڵەوی کرد باست لە دانانی باڵۆن کرد ئەمێ بزانام ئەم نەشتەرگەریە چۆن ئەنجامەدرێت بۆ کێش ئەنجامەدرێت ئەم نەشتەرگەریە؟ شێوەکانی نەشتەرگەری قەڵەوی زۆرن وەکوتم شێوەی سادەمان هەیە وەکو دانانی باڵۆن لە ڕێگەی نازۆری مەعیدەوە کامە پێویستی بە بەنجی عام نییە و ماکەکانی ئەم نەشتەرگەریە بە شێوەیەکی گام بە شێوەیەکی گشتی کەمە بەس بڵێن نەشتەرگەری قورسترمان هەیە وەکو لابردنی بەشێک لە گەدە کە پێوترێت قەرسی مەعیدە ئەمە نزیکەی لە 80 گەدەی لاچێت بە شێوەی مۆز دەگەمێنێتەوە کە توانای 150 سیسی خواردنی هەیە ئەمە یەکێکە لەو نەشتەرگەرانی کە ئێستا زۆر باوە بۆ نەخۆشی ئەنجامین نەشتەرگەریەکی تر هەیە کە ئەمە بڵین تۆزی ئاڵۆسترە بەستنی گەدە بە ڕیخۆڵەوە یا هەندێک جار لەوانەیە پێویست کات قەرسی مەعیدە زایدەن بەستنەوەی ڕیخۆڵە بە مەعیدەوە کامە بۆ حاڵەتی سەر و مەرحەلەی 4 و 5 لە قەڵەوی ئەنجامی. زۆر باشە. دکتۆر باست لە نەشتەرگەری قارسکردنی مەعیدە کرد لە ئێستادا ئەمە داخوازێکی زۆری لەسرە ئەمە بزانم کە ئەمە ماکەکانی چیە لەسەر ئەو کەسەی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام ئەدات بۆ نمونە ئەو کەسە کە ئەم نەشتەرگەریە ئەنجام ئەدات وەکو بەڕێزت وتت کە خواردنی کەم ئەبێتەوانێ ئەمە تا چۆن کاریگەری هەیە لەسەر لەشی لەسەر پێستی لەسەر قژی و پێویستە ئەو کەسە ڕۆژانی خۆی وەکو جاران بەردەوام کە یاخود ژیانی خۆی بگۆڕێ لەگەڵ کردنی ئەم نەشتەرگەریەدا. بەڵێ بەنسبەت نەشتەرگەری قەرسی مەعیدەوە ئێمە و نەشتەرگەریە کە ئەنجامین بۆ ماوەی 1-2 ڕۆژ ئەبێدە و نەخۆشە شت نەخوات هەتا بڵێن ئەو برینەی کە لە مەعیدای دروست بووە ساڕێژە بێتەوە دوای ئەوەش ئێمە سیستەمی خۆراکی بۆ دانین و بڵێن هەتا ماوەیەکە بێ سەردانمان کە بۆی کە شێوەی خواردنەکانی پێ بڵێن چی بخوات چی نەخوات و پێویستی بە شیکاری پێویستە بۆی ئەو ڤیتامیناتانەی کە بەهۆی ئەم نەشتەرگەری وەکو پێویست ناتوانێت وەریگرێ ئێمە بە شێوەی حەب یا بە شێوەیەکی تر بۆی بنووسین و ئەو کەسە نەبێتە هۆی دروستبوونی بەدخۆراکی و ماکەکانی دوای نەشتەرگەری. دکتۆر باس لە خواردن کرد ئەو کەسانە نابێت چی بخۆن بۆ ئەوەی کە کاریگەری ئەم نەشتەرگەریە لە سەریان بە شێوەیەکی خراپ دەرنەکەوێت؟
طبعا ئەو نەخۆشانی کە ئەم نەشتەرگەری بۆکەین هەتا ماوەی تقریبن 4 هەفتە بۆ زیاتر ئەبێ زیاتر شلەمەنی بخۆن ئەو خواردنانی کە وشکە یان ئەو خواردنانی کە تڵپیان هەیە ترسی جیرانیان هەیە لە مەعیدە ئەبێ دوورکەونەوەلی. زۆر باشە. ئەی چی بخۆن باشترە دکتۆر؟ زیاتر شلەمەنی. ئیتر لەگەڵ شلەمەنەکان ئێمە نوعی خواردنەکانن بۆ دیارەکەین بۆی لەشی نەبێتەوەی کەمبوونەوەی پرۆتین یا ئەو ڤیتامینانەی کە بۆ لەشی زەڕورە. زۆر باشە. دکتۆر ئەمە بزانم کە ئەو کەسانی ئەم نەشتەرگەریاکەن ڕێنمایی ئێوە چییە بۆ ئەو کەسانی کە قارچی مەعیدەکەن؟ ئێمە هەر نەخۆشەکەیت بۆ لامان بە گوێرەی حاڵەتەکەی بە گوێرەی مەرحەلەی قەڵەویەکەی گفتوگوی لەگەڵاکەین بزانین چەند بکرێت بە گۆڕینی ستایلی خۆراک وەرزشکردن یان بڵێن جۆرە سادەکانی نەشتەرگەری قەڵەوی ئێمە هەوڵین زیاتر لە شتی بەسیتەوە دەست پێ بکەین هەتا شتی قورس چکە وەکوتم نەشتەرگەری قەڵەوی بە گوێرەی نەوعەکانی ماکی تابان زیاترە. بێکمان. دکتۆر ئەم نەشتەرگەریە چەند کیلۆ دەئاوەزێنێت لە کەسێک کە ئەنجامی ئەدات؟ ئەکەوێتە سەر کێشی نەخۆشەکە یعنی لە ماوەی 6 مانگ هەتا ساڵێکە تقریبن لە 170 بۆ 60 یانێکوێتە سەر کەسەکە چکە گەربێت و ماوەیەک دوای نەشتەرگەریەکە گەر ئەو کەسە وەکو پێویست ستایلی خۆراکی نەگۆڕێت وەرزش نەکات سیرەکەی دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکەی بە شێوەیەکی تەدریج مەعیدەی گەورە بێت و وەکو جانە خەڵەوە بێتەوە لەبەرەوەمە زۆر زۆر کاریگەری لەسەری ئەبێ بە زووترین کاتدا ئابازێت و هەشە یعنی کەمدا ئابازێت ئەمە خراپ نییە ئەم شتە لەسەر ئەو کەسەی کە بڵێ بۆ نمونە ئەم نەشتەرگەری ئەنجام ئەدات خۆی دابەزانی کێژە بێ بە شێوەیەکی تەدریج بێت بەسە بە بڵێن خێرا دابازانیان بە شێوەیەکی خاو هەردووکیان یعنی تەسیراتی ئیجابی هەیە لەسەر نەخۆشەکە. زۆر باشە. دکتۆر باباسێک لە دەرهێنانی چۆری بکەین لە ئێستاشدا ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەکرێت و دەرهێنانی چۆری ئەکرێت لەو کەسانی کە کێشیان زۆرە ئەمە بزانم ئەمە چۆن ئەکرێ و بۆ چ کەسێک پێویستە بکرێت؟ دەرهێنانی چۆری ناچێتە بڵێن ئەو چارەسەرانەوە کە بۆ نەخۆشی قەڵاوی بەکارێت زیاتر بڵێن بە نەخۆشیێکی بڵێن بە نەشتەرگەریەکی جوانکاری دانرێت. زۆر باشە. ئەویش لەو کەسانەیە زیاتر کە قەڵەویەکەیان بڵێن لۆکاڵیە ئەوە نییە کە بە شێوەیەکی گشتی ئەو کەسانە قەڵەو بن بۆ نمونە نەخۆشەیەت چەوری لە ڕانیا زۆرەیە لە ورگیا زۆرە لەو حاڵەتانەیە بڵێن جۆرێکی تایبەتی نەشتەرگەری هەیە کە پێوترێت مشتنی چەوری ئەمە لە ڕێگەی چەند بۆریەکەوە ئەکرێت بە بەنجی گەشتی ئەو چەوریە زۆری کە لەو بەشەیە هەیە دەرەکرێت بە زۆر کوتم ئەمە چارەسەری قەڵەوی نییە چکە تۆ لەو بڵێن نەشتەرگەریە لەوانەیە بتوانرێت 3 هەتا 4 کیلۆ چەوری بۆ لابریت. شێوەیەکی ترمان هەیە بە هەمان شێوە لە ڕێگەی سۆنەر یان لێزەرەوە بەشێک لە چەوری بەشە جیاوازەکانی لە شێو کەسە ئەتوانێت کەم کرێتەوە. زۆر باشە. دکتۆر ئەمە لەشتەرگەریە خو جوانکاریە کاکرێت بە ئەو کەسە خۆی ئەچێتە قاڵبی نەشتەرگەریەوە بە تایبەتی ئەو نوعیکە پێمەوتی پێوترێت مشتنی چەوری بەڵام ناچێتە بڵێن چوارچەوەی چارەسەری نەخۆشی قەڵەوەوە چێتە بواری جوانکاریەوە. زۆر باشە. دەستەکانە خۆش بێت دکتۆرە گەڕم و لای بەڕێزت بەڵێ عزیزانم وچانێکی کورت و دواتر بەرداوامبین.
لازم لەگەڵتان بەرداوین گفتوگۆکانمان بەرداوامی پێدەدەین. دکتۆر گیان با باسێک باست لە دەرهێنانی چۆری کرد. زۆر کەس هەن ئەو کەسانی ئەم جۆرە نەشتەرگەریە ئەنجام ئەدەن باسەوەکەن کە پێستەکەیان شل ئەبێتەوە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە بۆچی بکەن بۆ ئەوەی کەم حاڵەتە ڕوون نەدات. بێگومان بە کەمبوونەوەی چوری ژێر پێست لە ئەنجامی بڵێن کردنی ئەم نەشتەرگەریانەوە ئەو پێستە زیایە بڵێن وەکو شۆڕبوونەوە شۆڕە بێت و دیمەنێکی ناشرینێ بێت بەس کەوتۆ دەسەر تەمەنی نەخۆشەکە گەر بێت و لە خوار تەمەنی 40 ساڵەوە بێت زۆربەی کات بە ئەنجامدانی وەرزش و بەکارێنانی جۆرەها بڵێن کرێن بە تایبەتی و کرێمانی کە ئەلۆڤێرایان تایە ئەو پێستە تون نەبێتەوە و بڵێن لایەنی جوانکاریت باشتر دەبێت بەس لەسەر و تەمەنی 40 ساڵەوە کەمتر سوود لەو چارەسەرانە بێت و زیاتر بێت بە کاری نەشتەرگەری و پێستە زیانی بۆ لا ببرێت. زۆر باشە. دکتۆر زۆر کەس هەن باسەوەکەن ئەو کەسانی نەشتەرگەری دەرهێنانی چاوری ئەکەن بە زووترین کات لە شولاریان وەکو خۆی لێتەوە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە ئایا وایە یاخود نا؟ هەموو بڵێن نەشتەرگەریەکی قەڵەوی ئەوە نییە کە ئەو کەسە ئیتر دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە ستایلی خواردنەکەی چۆن بۆ پێشتر بێت لەسەر و شێوێ بێ تاوان نەبێت ستایلەکەی بگۆڕێ ئەبێ گرنگی بە وەرزش بات هەتا کێشی جارێکی تر زیاد نکاتەوە. زۆر باشە. دکتۆر با باسێک لە دانانی ئەڵقە بکەین. ئەمە تا چەند گرنگ ئەو کەسانەی کە بڵێن بۆ نمونە قەڵەون کێشیان زۆرە ئاگاداری ئەم جۆرە نەشتەرگەریە بن کە لە ئێستادا ناکرێت. ئێمە بەنسبەت کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی دانانی ئەڵقە ئێستا بە شێوەیەکی زۆر کەم دانرێت لەبەر ماکەکانی زیاتر وەکوتم باڵۆنی گەدا یان نەشتەرگەریەکانی تری وەکو قرسی مەعیدا ئەنجام دەدرێت. دکتۆر ماکەکانی چییە؟ ماکەکانی بڵێ نەشتەرگەری قەڵەوی ئەتوانین پۆلێنی بکەین بە چەند بەشێکەوە. ماکی نەشتەرگەری قەڵەوی نا ماکی دانانی ئەڵقە. دانانی ئەڵقە ماکی زۆرە لەبەرەوەی ئەویش بە بەنجی گەشتی دانرێت بەنجە ئامە بڵێن بەنسبەت کەسێکی قەڵەوە هەتا کەسێکی لاواز مزعافاتی زۆر زیاترە و شێوەی ئەمەلیاتەکەش یعنی کۆمەڵێک ماکەیەکە پەیوەندی بە نەشتەرگەری بڵێندانانی ئەڵقەوە هەیە وەکو بڵێن کونبوونی مەعیدا یان دروستبوونی هەوکردن یان نەزیف یا هەندێک جار جیرانی مەعیدا ئەمانە هەمووی لە حاڵەتانێ ڕۆدەت. زۆر باشە. دکتۆر با باسێک لە بڕێم بکەین لە ئێستادا ئەو کەسانی کێشیان زۆرە و ئەو شوێنانی کە زۆر یعنی دیارن ئەی بڕن ئەمە بزانم ئەمە تا چەند گرنگە و کەسانەی کە کێشیان زۆرە ئەم جۆرە نەشتەرگەریانە ئاگادار بن بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو ماکێکی هەبوو ئەنجامی نەدەن. بڵێن لابردنی بەشێک لە چەوری و پێست ئەمی شەر بە هەمان شێوە ناکەوێتە بڵێن ئەو نەشتەرگەرانی کە بۆ قەڵەوی ئەنجام دەدرێت دەمیش لایەنێکی جوانکاریە ئەو کەسانی بە تایبەتی بڵێن چەورێکی زۆر لە ورگیانە کۆبۆتەوە ئێمە بە نەشتەرگەری جوانکردنی ورک بەشێک لە پێست و چەورەکەی بۆ لاوێ. زۆر باشە. دکتۆر ئەو کەسانین کە ئەم جۆرە نەشتەرگەریە ئەنجامەدەن باس لەوەکەن زۆری ئەوێت تا ئەتوانن دەست بە ژیانی ئاسایی خۆیان بکەنەوە هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە؟ وەکو لە سەرەتا ئاماژەم پێەیە ئەم نەشتەرگەریە ئەمە کە یەکەین هەتا ماوەیەک نەخۆشەکە بێ سەردانمان بکات و ڕێجۆ لە ڕێنمایی ئێمە بگرێ و ستایلی خۆراکی بگۆڕێت بە بەراورد بە پێش نەشتەرگەریەکە بۆی جارێکی تر ئەم حاڵەتانە دروست نەبێتەوە و لە هەمان کاتیشە بۆی ماکەکانی دوای نەشتەرگەری لەسەر دروست نەبێت وەکو کەمبوونەوەی ڤیتامینەکان
و ئەو خۆراکە زەڕورانی کە بۆ لەشی و کەسە زەڕورە. زۆر باشە. دکتۆر باسەوە کرێت کە ئەم لەشتەرگەریە بۆ کەسان نابێت کە ئەو خانمانە نابێت کە هاوسەرگیریان کردو، چونکە لە دوای ئەوە ناتوانن ئیتر منداڵیان ببێتەوە تا چەند ڕاستە؟ بەنسبەت نەشتەرگەری قەڵەویەوە بەڵێ، ینی زۆر جار بۆ حاڵەتانە نابێت لەبەرەوەی کە تۆ نەشتەرگەریت ئەنجامدا لە ناوەوە بڵێ ئەندامەکانی ناوسک پێیەکان وسان دروست دەبێت. ئەگەر بێت و کەسە سکی ببێت لەوانەیە نەشتەرگەریەکەی قورس بێت یان ماکی زیاتری بۆ دروستکات. بەس ئەمەش ئەوە نییە کە بڵێ لە 100% ڕێگرە، لەبەرەوەی هەندێک ئافرەت هەیە لە ئەنجامی قەڵەویەوە تووشی نەوزۆکیە بێت، لەو کاتانەیە بە ناچاری تۆ بێت نەشتەرگەری ئەنجامدانی قەڵەوی بۆ بکەیت. کاتە لە هەموو جۆرەکانیا ئەم مەترسیە هەیە لەسەر خانمان یاخود تەنها لە بڕینی بڵێن ئەو بەشەی کە زیادە؟ نەخێر، زیاتر پەیوەندی بە نەشتەرگەریەکەەوە هەیە، چکە تۆ کە نەشتەرگەریە گەکەیت لە ناوەوە بڵێن ئۆرگانەکانی ناوسک بەیەکان وسانیان تیا دروست دەبێت بۆ دووبارە نەشتەرگەری تر، یعنی ناڵێن کارێکی ئێستامە بەس قورسە دەبێت. بێکمان. دکتۆر ئەو کەسانی کە ئەم جۆرە نەشتەرگەریاناکەن ئێوە لەگەڵیاندا دەرمانیان بۆ ئەنووسن بۆیە بەکاری بهێن و زووتر دەستکەنەوە بە ژیانی ئاسایی خۆیان؟ بەڵێ، ینی و ڤیتامیناتانە یا خۆراکانەی کە ئەو کەسە وەکو پێوی زۆری ناگرێت لە ڕێگای بڵین خۆراکەوە، ئەبێ ئێمە بە شێوەی حەب یا بە شێوەی عیلاجی تر بۆی بنووسین و تا ماوەیەک بەکاری بێنە هەتا لەشی بە شێوەیە دەتوانێت لە ڕێگای خۆراکەوە تەویزی و خۆراکانە بات. زۆر باشە. دکتۆر ئەو کەسانی کە نەشتەرگەری بڕینی مەعیداکەن باس لەوە ئەکرێت کە ئەگەر هاتوو کێشیان زۆر بوو لەو کاتەدا پێستیان شل ئەبێتەوە، ئایا لە هەموو کەسێک هاوایە یاخود ئەو کەسانی کە کێشیان زۆرە؟ بێگومان ئەو کەسانی کە کێشیان زۆرە لەبەرەوەی کە پێستی لەشیان لە ئەنجامی کۆبوونەوەی چەوری ژێر پێستەوە کشاوە، بەنەمانی ئەو چەوریە ئەو پێستە شل بێتەوە دیمەنێکی جوانی نابێت. زۆر باشە. دکتۆر بەکۆی گشتی جۆرەکانی نەشتەرگەری قەڵەوی ئەمە بزان ماکەکانی چین بۆی ئەو کەسانی کە ئەنجامی ئەدەن بزان ماکەکانی چین و خۆیانی لێ بە دوور بگرن؟ بەڵێ، ماکەکانی نەشتەرگەری بڵێن قەڵەوی وەکو پێشتر ئاماژەمە لەبەرەوەی کەسە قەڵەوە هەر ئەم قەڵەویە، یعنی ئەگەر هەبێت و نەشتەرگەریەکی بەسیتی وەکو ڕێخۆڵەتوێری بۆ بکرێت ماکی زۆر زیاترە بە کەسێکە قەڵەو نەبێت. ماکەکانی هەر لە دروستبوونی هەوکردنی دوای نەشتەرگەری یان دروستبوونی جەڵدەی سیەکان لە ئەنجامی کڵۆبوونی خوێنەکانی بڵێن قاچەوە یان ئەو ماکانی کە پەیوەندی بە وەستانی دڵەوە هەیە لە ئەنجامی بەنجەوە، یعنی کۆمەڵێک ماکەیە کە زیاتر لە کەسی قەڵەوە دروست دەبێت و ئەو ماکانی کە لە ئەنجامی نەشتەرگەری قەڵەویشەوەیە هەندێک جار لەوانێ بێتەوەی جیرانی مەعیدە لە ئەنجامی زۆر بڵین کەمبوونەوەی ئەو بەشەی کە مەعیدەی هێڵیتەوە، یا هەندێک جار لەوانەیە ئەو کەسە تووشی دڵتێک هەڵانیان ڕەشانەوە بێت یان ترشەڵۆکی مەعیدەی زیاد بکات. هەندێک جار ئەگەر بێت و ئەو ئامرازەی کە ئێمە بڕینی گەدەی پێەکەین بێت و نوعێتێکی باش نەبێت لەوانەیە وەکو پێویست ئەو بڕینە ئەنجام نەدرێت و دروستبوونی بڵێن شلاوی ناو مەعیدە بچێتە ناوسکە و کاریگەری مەترسی بۆ ئەو نەخۆشە دروست بکات. دکتۆر مەرجە لە هەموو کەسێکە ئەم ماکانە دەربکەوێت یاخود مەرجە لە هەموو کەسێکدا ئەم جۆر نەشتەرگەریانی کە ئەکرێت سەرکەوتوو بێت؟ بەنسبەت ئەو ماکانەوە مەرج نییە لە هەموو کەسێکە دروست ببێت، بە تایبەتی وەکوتم دوای نەشتەرگەریە گەر بێت و بڵێن متابعی ڕێنمایەکانمان بکات، ئەوەی کە ضرورە ئێمە پێی ئەڵێن ئەو ڕێنمایانە بە باشی جێبەجێ بکات ماگەکانی کەمتر بێت. باشە، دەستەکان خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ دکتۆر بەختیار ئیسماعیل پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان. بەڵێ ئازانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.